لسر هێرشێن پرسیارên min hene dê ji xanima Êrêna Tisûkerman şirovekar û bispora asayişa niştîmanî ji Wilayeta New Yorkê Amerîkayê bipirsim. Xanima Êrêna tu bixêr hatiye Kurdistan 24. Nûnerê Trump bo Iraqê dibêjîtin Amerîka Kurdistaneke bihêz dixwazîtin. Kurdistaneke bihêz Amerîka jê behez diketin. Di kîra siyaseta derve Amerîka da ye? Bu vê Kurdistana bihêz ya Amerîka jê dibêjît Amerîka dê çi ket? Ya ku heta nû kenekirî cudatir bît dê çi ket? پرسیارێکی زۆر نایابە پێم وابێ ڕاگەندراوەکە زۆر باش بوو پەیامێکی بەهێز بوو خۆتان باشە زانن کە ئەمریکا زۆربەی سەربازەکانی خۆی کشاندوتەوە هاتوونەتە هەرێمی کوردستان لەوانەیە ئەمە ببێتە پەیامێکی بەهێز لە هەمان کاتە هەرێمی کوردستانی جوێ بێتە جێی ئامانج و هەڕەشەی ئەو گروپانە کە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ ئەمریکا لە ڕووی لۆجستی لە ڕووی هەواڵگری سەربازیەوە هاوکاری هەرێمی کوردستان بکە بووی کە بەرگری لە خۆی بکە وەک دەبینی کە ئەو هێرشە درۆن و موشکیانە کە کراونەتە سەر ژێرخانی وزەی هەرێمی کوردستان دەبێ ئەمریکا حسابێک بۆ بکە و بزانێت چۆن وەڵام بداتەوە بۆیە لە ڕووی سیاسیەوە ئەگەر سەیریشی بکەین ئیدارەی ترامپ گوشاری خستوتە سەر عێراق بۆی کە ئەم میلیشیانە حەل بکە نەیان هێڵی هەڵیان وەشێنێتەوە هەمویان بخاتە ژێر چەتری وەزارەتی بەرگری و ڕێگە نەدا کە هەژمونی وڵاتانی دراوسێت لە وڵاتەکەیدا هەبێ گوشارەکانی تند کردووە وەک دەبینی کە و لە ڕۆژانی داهاتوشدا دەبینن کە ئەم گوشاران دەردەکەون بۆیە پێمان وایە ئەم دۆخە بەم شێوەیە نابێ بەڵام من پێم وانە گوشارەکان تا ڕادەیەک بووبن کە توانی بێتیان هێرشەکان ڕاگرن کێشەکان چارەسەر بکەن بەڵام ئەگەر لە منە پرسی من پێم وایە ئەمریکا ئیدارەی ترامپ بە دیاریکراوی دەبێ هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازیەوە گوشارەکانی بباتە قۆناغێکی دیکە بۆی کە بتوانێ ئەم میلیشیان ناچار بکە حکوومەتی عێراق ناچار بکە کە ئەم هێرشانە ڕابگرن چونکە بەردەوام بوونەتە هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان و لە بەغداش بە هەمان شێوە چونکە ئەمەی کە ئێستا دەیکەن نەک تەنها لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە دژیەتی لە دژی بەغداشە. خانما Êrêna tu dizanî heta nûkê Iraq salane bi milyareha dolaran gaza siruştî ji Îranê dikirîtin bû peydakirina karebê lê heta nûkê jî Iraq neşiya rojane heş demjimêrên temamên kareba niştîmanî bi xelkê xwe bidet. Li Kurdistanê zêdetirî 4 milyon hewlatiyan kareba 24 demjimêrî heye. Ev grupa hatin mala xelkî tarî kir. Zarok ji vê dî di sermayê da bûn, nexweş bêkare bûn. Xudam pêtiviyên taybet sergerdan bûn. Aya Amerîka bûçî beramberî van helwîstên namerdane û dijminkaraneyên van grupan derheqî jêrxaneya Herêma Kurdistanê bêdeng ya bitinê di astê şermezariyê da timînît. Sebeb çi ye gelo? ئیدارەی ترامپ بە دیاریکراوی دوو دڵ بووە وەک لەوەی کە لە ڕووی سەربازیەوە بەشدار بێ و بچێتە ناو ململانەی سەربازی یاخود بچێتە ناو ناکۆکی نێوان دوو لایەن کە ناوخۆی وڵاتەکەیاندا نەیویست و ئەو کارە بکە بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت لە عێراق ئەم میلیشیانە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی ئەمریکا من دڵنیام باجەکەی دەدەن بەڵام نازانم کەی بەڵام دڵنیام لەوەی کە باجەکەی دەدەن و ئەمریکا بژاردەی سەربازی لەسەر مێزە بۆ ئەمانە ئەگەر بێت و بەردەوام بن ئەگەر بێت و ئەوەی کە ئیدارەی ترامپ ئەو پەیامەی دەیگەیەنێ بە قسەی نەکەن من دڵنیام کە بژاردەی سەربازیمانە خانما Êrêna di nava sê salan da zêdetirî 15-16 caran van grupên çekdar hêrişî ser jêrxane û xelkê sivîl lê ser aborî û kehreb û enerjiya Herêma Kurdistanê kiriye. Amerîka zêdetir çavareyî çi ye mesele? بەداخەوە ئەگەر بێت و دەستەوەردانی سەربازی نەبێ من پێڵێم شەڕێکی ئابووری ئەم شەڕە ئابووریە بەرامبەر هەرێمی کوردستان بەردەوام دەبێ چونکە دیارە چیان کردوتە ئامانج کێشەکە ئەوەیە کە ئەمریکا ئەولەویەتە سەربازیەکانی
و بەرژەوەندەکانی دیکەی خستۆتە پێشەوە و دەیەوێت ئەم کۆکیانە لە ناوخۆی وڵاتەکەدا چارەسەر بکرێن بەڵام ئەمە تا ئێستا ئەوەی کە ئێستا ئەمریکا کردوەتی جێ خۆی نەگرتووە و بۆتە هۆی زیانگەاندن بە هەرێمی کوردستان بە بەرژەوەندەکانی ئەمریکا و بە بەرژەوەندی هەموو عێراق و مەترسیەکانیشی لە ناوچەکە زیاتر کردووە هەڕەشەکانی لە ناوچەکە زیاتر کردووە بۆیە بەداخەوە کە نابێ ئەم ئیدارەی ئەمریکا بەم شێوەیە دوودڵ بێ لە بڕیاردان نەزانێت چ بژاردەیەک هەڵبگرێ خود بگرێتە بەر بۆیە بە بۆچوونی من دەبێ خۆی یەکلا بکاتەوە ئەوەی کە هێرشی دەکەنە سەر بەرژەوەندەکان دەکەنە ئامانج سەقامگیری تێک دەدەن دەبێ خۆی یەکلا کاتەوە لەگەڵیان و بڕیاری یەکلاکەرەوە بدات. خانما ئێرێنا دروستکردنا کارەبا 24 دەمژمێری بۆ هاوڵاتیان کارێشە ڕۆژێکی نینە bi salana hikûmeta Herêma Kurdistanê li ser kar diket bi milyonhan dolar li xerc kirîne. Hema jinîşka ve du mûşeka pavên ji binî rakin û bikene sıfır derencamê wê ev dihête qebûlkirin ji aliyê Amerîkayê ve. Hewa dît Wezîrê Derveya Amerîka di kombûna digel Serokweziran Rêzdar Mesrûr Barzanî bi şanazî ve behsa kareba 24 demjimêrî kir li Kurdistanê. Ev rûke ev grupeyê hatîn vê karebê ji me werdigirin. Me bêkareb dikin. Aya Amerîka bû parastina jêrxana medenî û vapêşkeftin û destkeftên li Herêma Kurdistanê bû çî heta nûke hazir nîne sîstemê beravaniya esmanî bi me bidet. Ev rûke Serokweziran dîsa daxwaz kir. بۆ چی نادەن؟ بەداخەوە سەرڕای ئەوەی کە ئاسایشی وزەی ئەمریکا کەوتوتە مەترسیەوە بەڵام هەندێک لایەن هەندێک کەس هەن لە ناو پێنتاگۆن هێشتا نەگەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەوەی کە بەرگری سیستەمی بەرگری ئاسمانی بدەنە هەرێمی کوردستان چونکە پێیان وایە هێشتا نەگەیشتوتە نەگەیشتونتە ئەو بڕیارە ئەوە بکەن بۆیە ئیدارەی ترامپ وەک باسم کرد دەبێ خۆی یەکلا بکاتەوە هەر لە ناو ئیدارەی ترامپیشە لە ناو خودی پێنتاگۆن و کۆشکی سپیدا بۆچوونی جیاواز هەیە لە ناو ئیدارەکەدا هەندێک لەگەڵینی هەندێک لەگەڵێنین هەندێکیش دوودڵن خۆیان یەکلا نەکردوتەوە وەک وتم سیاسەتی ترامپ تا ئێستا دوودڵە واتە خۆی یەکلا نەکردوتەوە تەنها هەندێک پەیامی ناردووە بەڵام من پێم وایە ئەمە ناچێتە پێشەوە و مەترسیەکان زیاترە بن ئەگەر بێت و ئەمریکا بەردەوام بێ بەم شێوەیە و ئەوەی کە داوای ئەکا کورد سیستەمی بەرگری ئاسمانی دەبێت بدرێتە کورد ئەمە نەک تەنها بۆ پاراستنی کورد و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و خۆشگوزارنی هەرێمی کوردستان و ناوچەکەیە بەڵکو بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی هەرێمی ئەمریکاشە لە ناوچەکە بۆیە ئێستا دەبینین کە پەیامی دیکە دەبینین لە ڕۆژانی داهاتوودا لە ئیدارەی ئەمریکا لە کۆشکی سپۆوە کە بزانن کە خانما ئێرێنا خەڵکی کوردستانê ji peyamên erênî û peyamên şermezarkirineyên hevpeymanan û di serê wan de Amerîka wastiyaye çavareyî kirdarê ne. Amerîka dibêjîte hikûmeta Iraqê peywendiyên me digel hewe bendin digel başbûna peywendiyên heweyên destûrî û yasayî digel Herêma Kurdistanê بەڵام ev Iraq e ku mûçey û budceyî nahnêrît ev Iraq e ku hîç hevkariyeka hêzên pêşmergeyî naket ev Iraq e madeya 140 cêbecê naket ev Iraq e çavên wan pêşkeftina Herêma Kurdistanê narabin naelin heta temate û xiyar û germ û cihê cûtiyarên Kurdistanê biçîte xarûna berasta Iraqê yani ev Amerîka dibêjîtin ji dervê hindek sloganan çi kirdar pê raya gelo me nedîtiye kengî dê bîte kirdar کاتێک دەبێتە کردار کە دەبێت گوشارێکی بەهێز لە ئەمریکاوە بێت و کۆمەلگای نێودەوڵەتیش نەک تەنها ئەمریکا هەمووان پێکەوە گوشار بخەنە سەر عێراق و دەبێت بە تەواوی لە ڕاگەیەندراوێکی یەکگرتوودا هاوبەشدا ئەم پەیامە بگەێنینە عێراق و بڵێن ئێمە ئامادەین کە سیستەمی بەرگری ئاسمانی بدەینە هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەم هێرشانەی ئێوە بەردەوام بن بۆ سەر ژێرخان و ئابووری هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە جارێکی دیکە ئەیڵێمەوە کە
ئەمریکا تا ئێستا نەگەیشتە ئەو باوەڕێی کە بێن ئەم بڕیارە دەربکەن یاخود ئەم ڕاگەندراوە هاوبەشیان هەبێ هیڤینە دگەل ڤەکردنا مەزنترین قونسڵخانە ئەمریکا لە هەرێما کوردستانی لە هەولێرا پایتەخت و هاتنە وێشان دێ بە تایبەتی جێگیری وەزیرە دەرڤێ ئەمریکا و نونەرێ ترامپ و عێراقی ئەف نەڕینە بهێتە گوهارتن ئێدی هەڵویستێکێ ببینین ژە ئەمریکا و بەردەوام دەبێژن کوردستانێکە بەهێز دخوازین ئەرێ کوردستانێکە بەهێز بۆ ئاخفتنە یانژی بکردار بهێڤینەوەی کردارێ ئەم ببینین خانما ئێرێنا سۆکەرمان شوروەکار و بسپۆرە ئاسایشە نیشتیمانی ژە نیویۆرک زۆر سپاس.